پەیامی من لەم ڕۆژەدا کە دارێک بچێنە و شارێک سەوز بکە ئەوەیە پاراستنی ژینگەی کوردستان و سەوزکردنی ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانیە. خۆشحاڵم بەوەی کە بەشدارم لەم هەڵبەتەدا. ئەمڕۆ دەمەوێ وەڵامی چاڵنجی بەڕێز ستیڤ کۆنسولی گشتی ئەمریکا لە هەولێر بدەمەوە. خۆشحاڵ بووم کە بەشداریم کرد و نەمامی خۆمم چاند لە هەولێر. لەم ڕۆژەدا دەمەوێ چاڵنجی دوو کەس بکەم. یەکەمیان چاڵنجی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرۆر و هەروەها نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق خات و جەنین بکەم کە ئەوانیش لەم هەڵمەتە بەشدار بن.